لە هەرێمی کوردستانە هەندێک لە یاساکان هەن تایبەتن بە منداڵ بەڵام نەیانتوانیوە بە شێوەیەکی تۆکمەوە بە شێوەیەکی سەرکەوتوانە مافەکانی منداڵ لە هەرێمی کوردستانە بپارێزن بۆیە ئێمە دەمانەوێت لە هەرێمی کوردستاندا سیاسەتێدا بڕێژین کە تەواوی مافەکانی منداڵ لە هەرێمی کوردستانە بپارێزێت ئەنجومەنێکی تایبەتمان پێکهێناوە ئەنجومەنی پاراستنی مافەکانی منداڵ لە هەرێمی کوردستان و هەروەها ئەنجومەنی پاراستنی منداڵان لە تونند و تیژی یەکێک لە وەکو ڕێکخراوی یونیسێف وەکو ڕێکخراوێکی نێودەوڵەتی یەکێک لە ئامانجی بریتە لە پاڵپشتنیکردنی حکوومەت بە تایبەتی وەزارەتە پەیوەندیدارەکان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و ئامادەچی وەزیر لەم بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی لەم بۆنەیەدا ئاماژەیەکە لەبەر گرنگی بۆ گرنگی پاراستنی منداڵ لە هەرێمی کوردستاندا هیوادانی ئەو سیاسەتێک کە وادا دەڕژرێت ببێتە نەخشە ڕێگایەک بۆی بتوانانی زیاتر پەرە بە پاراستنی مافەکانی منداڵ بدەین لە هەرێمی کوردستان. خاڵێکی ترکەوە ئاماژەی پێ بکەین ئەوەیە گرنگی کاتی ئەم دانیشتەیە کە بۆ گفتوگۆکردنی سیاسەتی نیشتیمانی بۆ پاراستنی منداڵ کە لە کاتێکدا هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ناوچەکە بە قۆناغێکی ململانێت چەکداریدا تێدەپەڕێت. خاڵی کۆتایی پێویستە ئاماژەی پێ بکەم ئەوەیە کەوا پێویستە کەناڵە میدیایەکان بە ڕۆلی خۆیان هەڵبستن بۆی بتوانانی زیاتر بارودۆخێک بخولقێنین زیاتر پاراستنی منداڵی تێدا فەرهەم بکرێتن.